تیوی کردانە کورسات دەنجی هەموانە کورسات دەنجی هەمانە کورسات ڕەنجی سەوزمانە کورسات دەنجی هەمانە کورسات ڕەنجی سەوزمانە کورسات کورسات کورسات. کورتسات 19 ساڵ لە داهێنانی کاری ڕاگەاندن. 19 ساڵە کورتسات بە شێوازێکی پیشەیی کاری میدیایی دەکات و سەرمشقی بەرەمێنانی بەرنامە و پێشکەشکردنی سەدان تەوەری هەمەڕەنگ بووە. بینەرانی ئازیز و خۆشەویستی کورتسات لە هەرکوێک ئێمە ئەبینن سڵاوی گەرمی ئێمەتان لێبێت. کورتسات کللتوری کوردەواری و ڕۆشنبیری و جۆشدانی هەستی نەتەوایەتی و بەرگریکردن لە خاچی کوردستان و پاراستنی هەستی بینەری کردووەتە ئەولەوێتی کارەکانی. هەمیشە کورتسات پەنجەرەیەک بووە بۆ هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیرانی کورد و مینبەرێکیش بووە بۆ گەیاندنی دەنجی هاوڵاتیان و هاوسەنگی لە کارەکانیشیدا ڕاگرتووە. کورسات ماڵی هەمووانە بەقەت قەندیلی بەرزی بەقەت قەندیلی بەرزی. کورتسات بەردەوام لە گەشە سەردندا بووە. کارکردنی کورتسات بە جۆرێکە کە متمانە بووە بۆ بینەرەکانی هەرەوەش وای کرد کورتسات ببێتە دەستگایەکی میدیایی گەورە و کورتسات نیوس و ڕادیۆکانی دەنگی کورتسات و ڤۆیس ئۆف کورتسات و سۆشیال میدیای کورتسات ببێتە دیارێکی بەنرخ بۆ بینەر و بیستەرەکانی و دواتریش کوالیتی هەردوو کەناڵەکە بۆ HD. ئەماش بۆ ئەوەی بینەری کورد چێژ ببینێت لە کار و بەرهەمەکانی ئەو دوو کەناڵە. ئەم هەفتەیەش پرۆگرامی سمارت لایف بە کۆمەڵی هەواڵی نوێ هاتەوەلاتان بینەرمان بن. مێژووی 19 ساڵەی کارکردن لە دەستگای میدیایی کورتساتە مێژوویەکی پرشنگدارە و سەدان کادری ڕاگەیاندنی بە ئەزمموی پێگەیاندووە و قوتابخانەش بووە بۆ ڕاگەیاندنی کوردی. لەو 19 ساڵەدا گەر ڕاگەیاندنی کوردی مێژووی خۆی تۆمار بکات ئەوە پشکی شێر بەر کورتسات دەکەوێت و بۆ تا ناوێکی درەوشاوە لە ئاسمانی ڕاگەیاندنی کوردیدا. ئەویش بەوەی هەمیشە دەستگای میدیایی کورتسات ئێتیکی ڕۆژنامەوانی پاراستۆ و بەزاندنی مەسەلە نەتەوایەتیەکانی بەهێڵی سوورزانیوە کامەش بۆ بینەری کورد هەمیشە مایەی دڵخۆشی بووە. کارمەندانی کورتسات لێ نەبراوانە شەو ڕۆژ کار دەکەن تا باشترین بەرهەم پێشکەش بە بینەرەکانی بکەن. ئەوان هەوڵ دەدەن ئەو بەرنامە و هەواڵ و زانیاریانەی ئامادەی دەکەن بە ئامانەتەوە بیگەێنە بینەرانی دەستگای میدیایی کورتسات و وەک یەک خێزان و یەک تیمی پتە و کارەکانیان ڕێخستووە تا بەرهەمەکەیان کە دوجار دەبێتە میوانی ماڵەکان بە شێوەیەکی کوالیتی باش بێت و ئەو بەرهەمە بێت وەک کورتسات خۆی بۆ هەمووان بێت و خێزان لە دەوری خۆی بێ جیاوازی کۆبکاتەوە. لە بواری هەواڵ و سیاسەتیشدا کورتسات نیوس زۆرترین زانیاری لە ڕێی تۆڕی پەیامنێران و هەواڵ و راپۆرت و شیکاری ورد بۆ بارودۆخە سیاسیەکان بە ئامانەتەوە دەگەێنێتە بینەرەکانی و کەناڵێکی ئامادەیە لە هەموو ئەو کار و چالاکی و دیدار و کۆبوونەوە سیاسیانەی کە دەکرێت. ساڵتان لەبێت شەوتان باش وەرە
یارمەتی هاوکارانم ستۆدیۆی هەشتان پێشکەش دەکەم لە کورسات نیوزەوە سەرەتا دەچینە لای گرنگترین بابەتەکان. کارمەندانی دەستگای میدیایی کورتسات وەسیەتەکەی سەرۆک مامجەلال جێبەجێ دەکەن و گەشەی زیاتر بە کورتسات دەدەن. کورتسات بەرەو ئەو پلێ هەنگاو دەنێت کە سەرۆک مامجەلال هیوای بۆ خواست بوو کە گەشەی زیاتر بکات. کورتسات مای شانازی و جێگای سەربەرزی و افتیخاری ئێمەیە. هیوادارم ساڵ بە ساڵ بگرە مانگ بە مانگ بەرەو پێشکەوتن و گەشەکردن بڕوات تاوای لێبێ ببێتە شتێکی نمونەیی لە ببێتە ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی کوردستاندا. سپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە لە کورتسات کار دەکەن. سپاس بۆ هەموو بنەماڵەی کورتسات بە پیرۆزبایی گەرم لێیان. هیوادارم کورتسات لەسەر دەستی ئەوان بگاتە ئەو پلەیە کە دەمانەوێت. گەشە سەندنی کورتسات لە یادی 19 ساڵەیدا 28 بەرنامەیە و لە وەرزشی نوێدا ئەو بەرنامانە پێشکەش دەکات کە کللتوری کوردەواری تێدا پارێزراوە و پەیوەندی کۆمەڵایەتی تێدا بەهێز دەکات و بۆ هەمووانە. بەرنامەکانی کورتسات نیوز خۆی لە 14 بەرنامەدا دەبینێتەوە. ئەوانیش GPS، ڕادار، ستادیۆم، فایل و دیاردە، سەرەتا تا کۆتا، وێنە و مێژوو، پانۆراما، ستۆدیۆی هەشت، چارە، سمارت لایف، سپۆت لایت، پۆرتریت، ستۆدیۆی دەی کۆبەندی هەواڵ، ڕەهاند لەگەڵ بەرنامەی کورتسات تایمز. بەرنامەکانی کەناڵی کورتساتیش کە ژمارەیان 13 بەرنامەیە ئەمانە لەخۆ دەگرێت. زانین، ڕۆژێکی نوێ، کورتسات مەگەزین، ئیتی بە کوردی، هەللور بەللور، شەوی نۆستالجیا، بنەوشە، فۆلکلۆر، ستایل، گەردنم ئازاد بکە، دۆکتۆرس، سەرگوزشتە و وێنەکانی دوێنێ. شەمەندۆفێری کاری میدیایی کورتسات بۆ 19مین ساڵی دامەزراندنی بە جۆشەوە ڕێدەکات. دەیەوێت هەمیشە ئەستێرێکی درەوشاوی کەناڵی ڕاگەیاندنی کوردی بێت. ئەو دروشمەی کە بەرسی کردوێتەوە کورتسات بۆ هەمووانە لە مەیدانی کاری ڕاگەیاندندا بۆ هەمیشە بەرجەسەی دەکات و کورتسات کورتساتی هەمووانە و بێ جیاوازی دەنگ و ڕەنگ و بیر و بۆچوون و ئایدیاکان. دوای 19 ساڵ لە کارکردن ئێستا کورتسات لەوە دەرچووە کە تەنیا کەناڵێک بێت. ئێستا کورتسات دەستگایەکی میدیایی گرنگە و 2 کەناڵی HD و 2 ڕادیۆ، 3 وێبسایت و سۆشیال میدیای کورتسات ڕۆچۆتە ناو ناخی بینەرەکانیەوە. هەرەمە ژوای کردووە کورتسات کەناڵی خوازراوی هاوڵاتیان بێت و هەمیشە لەگەڵ خۆشی و ناخۆشی گەلەکەیدا بێت. هێمن قادر، کورتسات نیوز.